زیاتر لسر روش راب واسم به تایبەت یا بازاران و روش ایران تدا در باز بیتن رئیسدار سلیمان تاشان هفکار مک و شوربکار آبوری لکردستان 24 تو بخیر هاتی ماندونا بیکاک سلیمان ما بحثا داهات دکر زود رام جدی بیجیتن اف دور پیچ من خستیا سر ایران لسر بندرین و وکریه کو داهات که زور جداز بدات ایران بحثا 500 میلیون دلار اندکتن و کترامتینه زمان اف جدازدانا داهات دوی دمیده لگل دما دنابا شر دابو لگل دما بریا شرجی چه داهیه که با آبوریا ایران تینه پیش ببروای من او دوخ قیرانوی که بروش ایرانی گرتو بهوی شر و دواتیش اگرباس کم زیاتر با اگرباسک بتامی شر نوی دبم اما زورتین کاریگری یعنی زیانبارترین دوخه که توش ایران بوا یعنی اما اگر حلسنگانه برا بردی ایران بکن ایران بر لوی که جنگ دست پی بکا ایران لدوخ یک دابو که سزانه دولت کانی لسر ابوده که لپاشکش دابو ام کشی هبو بالام باشر بینی من که قیرانه که قلتر بویوا بالام به ام خالم علی بینسی لسردمی شری تل روزه دا ایران تنانه دیتوانی روزانه 2 میلیون و 500,000 برمیل نوت هنری بازارکانی جهان بکن. او که دهاتی کی هبو. دهاتی ایران لسردمی شریط روزه دا زو زیاده بولی استاکا. یعنی او که تنانت امریکاش باشیگ لشوا کان گلوب صوتشی با ایران پیا کربو که بتوانید او نوتی که ایران لسه کشتکان هیتی ساغیب کاتو تنانت او کشتانش که نوتیان پیا بو رجا کرابو که ایرانش بخو که دیزات تو هرمزی بدستوا بو یعنی آسیب ولی لا ایران که کشتکان برو بازارکانی جهان برون که دهاتی او کاتی ایران نزیکی دو هنده برز بو لروی دهاتی نوت بالام استاکا که لدوای او که اگر بس راگین داوا او اقدرن که گروه هرمز بتوای داخلانی گروه هرمز دور هندیه که ایران دله من دام خستو کنترلی دکم دلایه کی تری امریکا گماروی دریاوانی خستوت سر کوی آبوری ایران کوی آبوری دریاوانی ایران که نزدیکی 20 بندر من ایمال لباشور ایرانه که اما لراسیده اما بله اما اصلا زیاتر لصدا نودی آبوری ایران ل لکنداویه پش بیوده بسیه استا او نوتج ناتوانی بفروشه تنانت او نوتج که پیشتر لبد لرودانی جنگ دیفروشت و وەکو تێپەڕینی سزاکان و کە پێی دەڵێن کەشتەکانی سێبەر زۆر لە بازارەکان ساغی دەکردەوە ئەمەش ناتوانێت بکات ئەم قسەی کە جەناب داماژێت پێکرد وەکو دۆناڵد ترەمپ کە ڕۆژانە لە داهاتی 500 میلیۆن دلار بێبەش بوو بەڵێ ئەمە ڕاستە ڕەنگە تۆزە مبالغەی تێدا بێت چونکە ئێران ڕۆژانە بە بەهای 50 میلیۆن دلار تەنها بەرهەمی پێترۆکیمیایی لە بازارەکان دەفرۆشت بەڵێ زیاتر لە 100 میلیۆن دلار ڕۆژانە بابەتی بازرگانی بوو کە بابەتی کڕین و فرۆشتنی بازرگانی کە بەتایبەت لە بەندەر عەباسەوە کە زۆربەی پێداویستەکان ئێران لەوێ دابین دەکرا لەوێشەوە هەنادە دەکرا نزیکەی 200 ینی دەتوان بڵم زیاتر لە 200 میلیۆن دلاریشی لە فرۆشتنی نەوە دەست دەکەوت ئەگەر ینی 200 ڕۆژانە 2 میلیۆن بەرمیل لە هەناردەی بازارەکان بکە ئەگە هەر بەرمیلی بە 100 دلار ساغی بکاتەوە ڕۆژانە 200 میلیۆن دلار بۆ ئێران دەستکەوت بکات ئەمە بەگشتی دەکەدە زیاتر لە 400 میلیۆن دلار ئەمە گوزێکی زۆر بە بڕوای من زۆر کاریگەر و کوشندەیەکە بەرگێرانی گرتووە چ دەرگایەکی ماوە وەکو داهات لەو ڕێەوە بەدەست دەخاتن دوای ئەوەی کە لە باشووری ئەو وڵاتەش لە دەستی چوو خۆی ئێران یەک کێشەیە ئەمە تەنانەت لە ناوخۆی ئێران و ئابوورنەسانی ناوخۆی ئێرانی زۆر جا وەکو ڕەخنەیەک قسەی لەسەر دەکەن ئێران ڕاستە لە ڕووی کشت و کاڵی و پیشەسازی توانیوەتی لە دەیەکانی ڕابردوو تا ڕادەیەک گەشە بەخۆی بدات بەڵام هێشتا داهاتینەوە زۆربەی ڕێژەی پێداویستی و داهاتی ئێران لە خۆ دەگرێت ینی لە باشترین حاڵەتدا لە 185 ینی داهاتی ئێران لە نەوتەوە دەستە بەردەبێت بۆیە ئەگە بمانەیە بەدیل بدۆزینەوە ئایا دەبێت ئەلتەرناتیڤێک بۆ هەناردەکردنی نەوتەکەی هەبێت ئایا لەم کاتە نییە بابەتەکە چۆنە لە ڕووی لۆجستیکیەوە ئێران ناتوانێت ئەو نەوتێکە لە باشوورەوە دەیفرۆشت و هەناردەی بازارەکان ناتوانێت لە شوێنتر بیکات بوونی مە شوێنەکانی تر کوێمانەیە ڕێگای عێراقمانەیە تەنها توانیوێتی ئەو گازەیە کە بە عێراقی فرۆشتووە 20 تا 30 ڕۆژهەڵاتی ئەو وڵاتە
بۆ ڕۆژهەڵاتی پاکستانمان هەیە لە هەمان کاتدا ئەفغانستانیشمانێت لێوێش ژێرخان و لۆجستیکی و پەیوەندی بۆ نمونە ڕێگای شەمەندەفر و ڕێگای وشکایی ژێرخانێکی لاوازی هەیە یعنی تەنانەت ئەگە گریمانەوە بکەم ژێرخانەکەشی بەهێزبی بتوانێت نەوتەکەی لە شوێنێکی تر ڕێگاشی بۆ بکرێتەوە بتوانێت نەوتەکەشی ساخکاتەوە ینی کارێکی ئاسانیە تۆ بتوانین زیاتر لە 2 میلیۆن بەرمیل ڕۆژانە لە ڕێگای تەنکەرەوە ساغ بکەیتەوە ئەمە ئەسەن بە پراکتیکی نیە بۆیە جێگرتنەوەی ینی جێگرتنەوەی ئەم دۆخە یا ئەو قەرەبووکردنەوەی ئەو زیانەی کە بە ئێران کەوتۆ لە ڕووی ئابووریەوە کارێکی ئاسان نییە تەنها دەتوانێت لەو لە سەدا 15 کە پێشتر کەرتی بازرگانی ئێران ڕەبت پەیوەندی هەبوو بە بابەتی ڕێگای وشکای تەنها دەتوان ئەو لە سەدا 15 تا ڕادەیەک بگەێنێتە لە سەدا 20 ئەو پەری لە سەدا 25 بەڵام دیسانش لە زیاتر لە سەدا 75 ئەمە کورتێنانی ئابووریمان لە ئێران دەبێت کاک سلێمان ئێمە لە کاتێکدا باسی ئەمە دەکەین کە چاڕوان دەکرێت گەڕی دووەمی دانوستاندنەکان دەست پێ بکات پێتان وایە لەم دوو خەدا و لە کاتێکدا هەڕە 6 لەسەر یەکدی بەردەوام دەکەن وەکو خاتم لە ئەمبیا کەمێک پێشێستا باسی کرەگەر ئەو دوورپێچە بەردەوام بێ وەڵامی توندیان دەبێت بگەنە بەڕێککەوتنەکیان لە کتێگەیشتنێکی سراتاییش بێتن لەم دوو خەدا خۆی ڕاستەکەی بابەتی بەیەک گەشتنیان و ڕێککەوتنی نێوان ئێران و ئەمریکا ئەگە قسەی من نیە قسەی زۆربەی چاودێرانی سیاسی و ئابووری شەکە پێیان وایە ئێران و ئەمریکا لە یەکتری زۆر دوورن ینی پێشتر تەنان بەر لە جەنگ ئەم خاڵانەی کە لە ئێران و ئەمریکا باز دەکران بۆ تاوچی و بۆ دانوستان ئێستا خاڵی تریش هاتوۆتە سەر ینی بۆ نمونە ئەوەندەی کە باسی گەروی هورمز دەکرێت کە پێشتر ئەو خاڵ ئەسن لە دانوستانەکاندا نەبوو بڵێ پێشی شەر زیاتر باسی بابەتی وێزگا ئەتۆمیەکان و بابەتی یۆرانیومی پیتێندا و بابەتی پەرەپێدانی موشکی و بابەتی گروپە پرۆکسیەکان ئەوە دەکرا بەڵام ئێستا گەروی هورمز بۆتە یەکێک لە گرنگترین خاڵەکان کە تەنانەت بۆ لە سەردەمی شەڕی ڕۆژەدا کە کارتێک و بەدەستی ئێرانەوە بەڵام ئێستا ئەم کارتە دەتوان بڵێم لە ئێران ستێنراوە لە دشی خۆی بەکار دەهێنرێت ینی ئێمە بینیمان لە سەری ڕۆژەدا کاریگەرەکانی ئەم دۆخە و داخرانی هورمز لەسەر ئابووری جیهان تەندە زۆر بوو بەڵام ئێستا خەریکە جیهان لەگەڵ نرخی بەرزی نەوت خۆی ڕادێنێ بەڵام ئایا ئێران دەتوانێت لەسەرەوە خۆی ڕابهێنێت کە هیچ نەوتێکی هەناردەی بازارەکانی جیهان نەکرێت بۆ ئێمە بابەتی هورمز ئێستا گرێچوێرەی دانوستان دەبێت چاڕوانی چی بکەین لە ناو ئابووری ئێراندا کە نەتوانێت خۆی بگونجێنە هیچ دەواازەیەکی دیکەشی نەبێتن کە نەوت هەناردا بکاتن ئابووری ئێران لە بەردەم کۆمەڵک سناریۆدایە ینی من دوێنێکە راپۆرتەکەم دەخوێندەوە لەسەر بابەتی داهاتوو ئێران کە هەر میدیاکانی ئێران خۆیان ئەو سناریۆیان خست بۆ ڕووکە لە ڕۆژنامەی دنیای ئیقتصاد ئەمە بڵاو کرابەوە خۆیان سناریۆ جیاواز لەسەر داهاتوو ئێران دەخەنە ڕوو دەڵێن تەنان لە باشترین سناریۆدا کە بۆ ئێران هەبێت و بۆ نمونە وابێت کە ئێران و ئەمریکا بە شێوەیەک ڕێککەوتن بگەن و بەڵام دیسان سزاکان تا ڕادێک بەردەوام لە باشترین لە سناریۆیەکی ناوەندا هێشتا دەڵێ ڕێژەی هەڵاوسان بۆ کۆتایی ئەم ساڵەکەی ئێران سەروی لە سەدا 50 دەبێت لە خراپترین سناریۆدا کە ئەگە گریمانەیەوە بکەین دۆخەکە بەرەو ئەوە بڕوادیسان شەڕ دەست پێ بکاتەوە ینی کاریگەریەکانی ئەو نەفرۆشتنی نەوت و دیسان کەمبوونەوەیدا لە سەیران دەرکەوێت ئەمە پێشبین دەکرێت تەنانەت ڕێژەی هەڵاوستان لە ئێران تا کۆتایی ئەم سا بگاتە زیاتر لە سەدا 120 ئەمە دۆخێکە کە ڕەنگە لە ڕووی ئابووری و بۆ ئێران زۆر کارە سازبار بێت ینی دەتوانێت ینی شتێکی تش پێم خۆش ئاماژە پێ بکەم کاکاوە لە ناوخۆی ئێران تا ئێستا ینی وێنەیەکی ڕاستەقینەمان لەسەر ئابووری ئێران نییە هۆکارەکە چییە؟ ئێمە کاتێک باز لە ئابووری وڵاتێک شوێنێک دەکەین دەبێت قسە لەو سەرەوە دەکەین بۆ نمونە پێنوێنەکانی بازار چۆنە بۆرسا لە چ دۆخێکدا ئەمە دەبین لە ئێران جارێ بۆرسا زیاتر لە ئەوڕۆپیما دەبێتە 57 ڕۆژە بۆرسە وەستاوە دیسان 57 ڕۆژە شتێک بەناو ئینتەرنێت لە ئێران نییە ینی پەیوەندی ئێران لەگەڵ دنیای دەرەوە پچراوە ئەمە وا دەکە بەشێک لە کێشەکان سەرپۆش بکرێن بەردێکیان لەسەر دامرێکە وەلانانی ئەم کێشان ڕێگە کێشەکان زۆر گەورەتر بن لەگەڵ ئەم کێشانەدا وەکو چۆن سەرەتای جەنگەکە ئێران قازانجی دەکرد زیاتر نەوتی دەنەر داهاتی هیچ بەرز بووە بینیمان بوو ماوەیەک تمەنیش بەرز بووە ئێستا چاوەڕێ چی بوو خۆی بابەتی تمەن خۆی لە پێشی جەنگ تمەن ژماری پێوانەی تۆمار کردو ینی هەر دۆلارێک گەشت بۆ 166,000 تمەن بەڵام لەوەتی شەڕەکە دەستی پێ کردو لە سەردەمی ئاگربەستیشدا تمەن وەکو چۆن بڵێم وەکو بابەتێک کە دەکرێت وەکو پێوەرێکی ئابووری قسەی لەسەر بکەین
بەجێگیری ماوەتەوە ئێستا کە ئەمڕۆکە بەهای هەر دۆلارێک 155,500 منە ئەم بەهایە دیسان ناتوانین بڵێن بەهایەکی ڕاستەقینە بێت چونکە بۆ بابەتی کاتێک هاوردە لە وڵاتێک دەوەستێت کاتێک ئیشپێکردن بە دۆلار و داخوازی لەسەر دۆلار کەم دەکاتەوە ئەمە کالیگەی دەبێت لەسەر خودی دراوی ئەو وڵاتەش کە زیاتر بە خودی درای وڵاتەکە ئالوگۆڕ بکرێت و نرخێکی جێگیری هەبێت لە هەمان کاتدا کاتێک بازارەکان وەستاون بۆرسە وەستاون تمەنیش بە شێوەیەکی جێژی دەمێنێتەوە چاوەڕێم دۆخ دەکات دیسان چاوەڕێ ئەو سناریۆیە دەکات بە هەر حاڵەتێکدا بشکێتەوە دیسانم دەتوانین بڵم تمەنیش لە حاڵەتی بۆ نمونە درێژە شێشانی جەنگ دەتوانین بڵم ڕەنگە بەهایەکی زۆر زیاتر چۆن بڵم زۆر زیاتر نرخەکەی بەرامبەر دۆلار بشکێت کاکە سلێمان تاشام زۆر سپاس شوڤەکارێ ئابووریە کوردستان 24 ماندوو نەبێ سپاس بەیەوەش